بوتاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. This is NRT Daily News Analysis. سڵاوتان لەوێ بەڕێزان، کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە هەولێری پایتەختەوە لەگەڵتانین بۆ تاوتوێکردنی پرسەگەرم و گرنگەکانی ڕۆژ. ئێستا هەمووان دەڵێن دەبێت پەرلەمان کارا بکرێتەوە بە حکومەتی هەرێمی کوردستانیشەوە، بەڵام زۆرتر ئەم قسەیە لەلایەنێکی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی کوردستانەوە دەکرێت و ئەوان ڕووی دەمیان لە پارتی دیموکراتی کوردستانە. ئێستا پارتی دیموکراتی کوردستانیش دەڵێت دەبێت پەرلەمان و حکومەت کارا بکرێتەوە. من دەپرسم دەبێت کێ پەرلەمان و حکومەت کارا بکاتەوانێ؟ لە کاتێکدا دەوترێت ئەوە پارتی دیموکراتی کوردستانە کە پەرلەمانی پەکخستووە. من ئەم شەو هەوڵ دەدەم وەڵامی یاخود قسەی نوێ لەسەر کاراکردنەوەی پەرلەمان وەربگرم لە پارتی دیموکراتی کوردستان بە میوانداری ئەحمەد کانی ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان. سوپاس بۆ ئەمەدەبوونت کاک ئەحمەد. زۆر سوپاس. بەڕێزان، وەکو هەمیشەیەوەش دەرفەتان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پیجی NRT پرسیارەکانی خۆتان بە کۆمنت بۆ من بنووسن. من هەوڵ دەدەم وەڵامی دروست بۆ ئێوە لە میوانەکەم وەربگرمەوە. کاک ئەحمەد، پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت چۆن ئەم دۆخە تێپەڕێنێت؟ ڕەنگە پێشووترە وەڵامم لە خەڵکانی باڵای ناو پارتی دیموکراتی کوردستان وەرگرت بێ، بەڵام دەمێ بزانم لە ئێستادا قسەیەکی نوێی هەیە پارتی دیموکراتی کوردستان. پارتی دیموکراتی کوردستان بە نسبەت هەموو پرۆسە سیاسیەکانی کوردستان کە ئێستا لە ئارادان لە کۆن و لە ئێستا و لە داهاتوشدا قەناعەتی بەوە هەیە کە هەموو شتەکان دەبێت بە یەکڕیزی نێوماڵی کورد ئەنجام بدرێت. غێری ئەوە بەڕاستی لە هەمویاندا کارەکان لەنگ دەبن، دەتوانم بڵێم کامل نابن. بۆیە وەکو بەڕێزت ئاماژەت پێدا با لە کاراکردنەوەی پەرلەمانەوە دەست پێ بکەین. هیچ ڕۆژێک پارتی دیموکراتی کوردستان لاری نەبوو لەوەی کە پەرلەمان کارا بکرێتەوە. ئەی بۆ پەکی خست؟ تو دائیمە ئەگەر سەیری هەموو شتەکان بکەی، هەموو ئەحداسەکان بکەیت، دەبێت بە پێی کات و شوێنی خۆی سەبەبی ڕوودانی ئەوە بکەیت. لە ڕاستیدا ئەوە ئینقازی تەجروبەی هەرێمی کوردستان بوو. یعنی لەبەرەوەی ئەوەی لە پەرلەمان دەگوزەرا بەداخەوە پەرلەمان وەکو پێویست نەیتوانی ئەو دەورەی خۆی ببینێ، جا چێ بەرپرسیارە، چێ دەست پێشخەرە، چێ نەیتوانی ئەوە بابەتێکی ترە. کاڵم پەرلەمان ڕووی دەمتان لە فراکسیۆنەکەی خۆشتانە لە ئەندامی پەرلەمانی خۆشتان؟ حەزەکەم زۆر بەڕاشکاوانە پێ دەڵێم ئێمە گلەیمان لە سەرۆکایەتی پەرلەمان هەیە. ینی حتا لەو هەواڵە بە ڕێزەی کە ئەندامی مەکتەبی سیاسی ئێمەشە بۆ ئەوەی بۆیە شوا دەڵێم بۆ ئەوەی نەڵێم پارتی ئینحیاز دەکە لەبەر ئەوەی گرەیەکە چییە؟ ینی نەیتوانێت چی بکات؟ گرەیەکە بە سەراحەت پێ دڵم، ینی تو دەبووە هەموو شتێک لە بەرنامەی پەرلەمان بە ئیتیفاقی ئەو سێ پۆست دەبێت کە ئەو سێ بەڕێزە بە یەکەوە کاریان دەکرد. سەرۆکی پەرلەمان، جێگری سەرۆکی پەرلەمان، سکرتێری پەرلەمان. لە کاتێکدا ئەوەی هەستی پێکرا هەمیشە سەرۆکی پەرلەمان و سکرتێری پەرلەمان بەرنمەیەکیان دەهێنا ناو پەرلەمانەوە یا بڕیاریان لە بەرنمەیەکدا لە کاتێکدا بێ ئەوەی پرس بە جێگرەکە بکەن. ینی ئەوە حقیقەتێک گلەیەکی ئەوە لە جێگرەکەتان لە لاوازیەتی کە نەیتوانی بەشدار بێت لەو بڕێرانەیان. من زۆر بەڕاشکاوی پێ دەڵێم ئەگەر لە من بپرسی وەکو خۆم من گلەیم لە جێگری سەرۆکی پەرلەمان نییە، بەڵام بۆ تێپەڕانی وەزعەکە بۆ ئەوەی نەڵێم پارتی دیموکراتی کوردستان ئەوەندە توندە لەسەر ڕەوشەکە تەنها لایەنی بەرامبەر دەبینی ئەو کەم و کوڕیانی لای خۆی هەیە نایبینێ. بۆیە ئێمە دەڵێن کاکە بۆ تێپەڕانی ئەو وەزعە با بڵێن سەرۆکایەتی پەرلەمان. ئەگەرنا ئەو بەرنامانەی کە هاتینە خۆ لەوانەیە بە هەمان شێوە یا بە شێوەیەشی تر ئەو بابەتانەی لە ناو پەرلەمان باز دەکرا، جێگری سەرۆکی پەرلەمانیش پێشوەختە ڕێی لەسەر وەربگیرا بە ئەو کاتە بە هەرسێکیان تەبەنای پرۆسەکانیان کردووە بۆ ئەوی کوتلەکان بتوانن لە ڕێگەی سەرۆکی فراکسیۆنی خوانەوە بەرنامەکان تێپەڕێن. کاکەرزان شتێکی زۆر گرنگەیە. ئێمە حکوومەتێکمان پێکێناوە بە تەوافقی سیاسی، پەرلەمانیشمان پێکێناوە بە تەوافقی سیاسی. ئەگەر بە تەوافقی سیاسی نەبا، زۆر زاریش پێش ئێستاش باسمان کردیە، سەرۆکی کوتلەیە کە 24 کورسی هەیە نەدەبووە سەرۆکی پەرلەمان و سەرۆکی کوتلەیە کە 38 کورسی هەیە ببێتە جێگری، کەواتە تەوافقێکی سیاسی هەیە. بۆیە من ئەوە قەت بەڕاست نازانم تو لە ناو پەرلەمان بڵێ مینبەر ئازادە، من بە ئازادی کار دەکەم، ئەوەی لە بەرژەوەندی کوتلەکەی خۆم بێ ئەوە دەکەم. نەخێر، دەبێت پێش
لە تەڕەحکردنی هەموو بابەتە گرنگەکان دەبا تەوافقێکی سیاسی هەبێ وەکو ئەو تەوافقی کە پەرلەمانی لێ پێک هاتووە غیری ئەوە تو ئەگەر ئۆپۆزیسیۆن بای ئەوە بابەتێکی تر بوو ئۆپۆزیسیۆن بای لە ناو پەرلەمان ئەو کاتە هیچ پەیوەستیەکرد لە بۆ دروست نەبوو بەوەی ئیلتیزام بکەی بەو تەوافقە سیاسی کە هەیە بەڵام بەداخەوە سەرۆکی پەرلەمان و با بڵین بەگشتی سەرۆکایەتی پەرلەمان نەیتوانی بێلایەنی خۆی بپارێزێ لە کاتێکدا ئێمە تەجروبەی ساڵانی پێشتر چ ئەو کاتانەی کە پارتی دیموکراتی کوردستان سەرۆکایەتی پەرلەمانی دەکرد یاخود ئەندامێکی باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکایەتی پەرلەمانی دەکرد تا حەدێکی زۆر توانی بوویان بەڕاستی ئیستیقلالیەتی خۆیان بپارێزن و ببنە مەرجع لە بۆ هەموو کوتلەکانی ناو بەس خۆ پێچەوانەکەی باز دەکرێت دەوترێت لە سەروەختی دکتۆر یوسفدا ئیستیقلالیەت باشتر بووە و لە سەروەختی دکتۆر یوسفدا وروژاندنی بابەتەکان باشتر بووە لەوەی پێشووتر دەزانی وروژاندنی بابەتەکان لە بە هاوتابوون و هاوتەریبوونی بۆ چوونی کوتلەکان باشتر بووە یعنی کوتلەیەک بۆ ئەوەی هەژمونی خۆی فەرز بکات بەسەر کوتلەیەشتر ئەوە باشتر بووە بەڵام لە ڕووی بۆ نمونە ینی دەوترێت ئێستا بۆ نمونە پارتی دیموکراتی کوردستان یان بۆ نمونە ئەحمەدکانی وەکو ئەندامی سەرکردایەتی پارتی کە پێی وایە خولەکانی پێشووتر باشتر بوو لەبەرەوەی کە 2 ساڵ بۆ سەرۆکی هەرێم درێژ کرایەوە بەڵام لێرە ئەمە نەکرا ینی باشترەکە ئەوەیە نەدوور نەنێزیک هیچ پەیوەند نییە بە مەسلەی سەرۆکی هەرێمەوە حەز دەکەم بزانی ینی مەسلەی بەڵام هەموو ئەوانەی ئێستا دەگوزارێت لە پایەوە بابەتە بوو ئەوە بابەتێکە بەڵام نەوعیەت و چۆنایەتی و هەڵسوڕانی کاروبارەکانی پەرلەمان علاقی تەنها بە مەسلەی سەرۆکی هەرێم نەبووە من حەز دەکەم یەک سەرۆکایەتی پەرلەمان چیان کردووە کە نەدەبوو بیکەن بەڵێ من زۆر ئەوە وەڵامت دەدەمەوە بەداخەوە کاک یوسف وەکو سەرۆکی پەرلەمان نەیتوانی تعامل لەگەڵ پەرلەمان بکات بۆ زۆر شتێکی بۆ سەرۆکی کوتلەی وەکو فراکسیۆنی گۆڕان دێتە بەرچاوم لەبەرەوەی هەمیشە ئەو شتانەی جێبەجێ دەکرد کە لە بەرژەوەندی حزبەکەی بوو یاخود بە پێی بۆچوون و بڕیاری حزبەکەی خۆی بوو یعنی تو پەرلەمانێک پێکاتووە لە 5 حزبی سەرەکی لە 23 حوزەیران هیچ ئەوەی ڕەچاوی بەرنامەی پارتی دیموکراتی کوردستانیان نەکرد کە هاتن ئەو پرۆژەیان تەقدیم کرد کە نەدەبوایە تەقدیمی بکەن یعنی ئەوە خۆی لە خۆیدا لە دەستدانی ئیستیقلالیەتی پۆستی سەرۆکی پەرلەمانە چونکە ئەسڵەن دەبا هەمویان بکەونە منافەسەوە حتا وەکو ئەگەر سیراعی شەبا لە بینی جێگر و سکرتێری پەرلەمان بەڵام دەبا سەرۆکی پەرلەمان ببێتە مەرجع بۆ هەردووشیان و بۆ هەموو کوتلەکانی پەرلەمان کەسی سەرۆکی پەرلەمان بووە لە تەرەفگیری لایەنێک بۆ تەرەفگیری ئەو بۆچوونەی کە پرۆسەکە گشتگیر نەبوو پرس بە پارتی دیموکراتی کوردستان نەکرا و پرس بە کوتلەکە نەکرابوو تەنانەت ئەو کاتە تەنها داوای پارتی دیموکراتی کوردستان دانی مۆڵەتی 1 هەفتە بوو بۆ ئەوەی پارتی دیموکراتی کوردستان تاوتوێی ئەو پرۆژەیە بکات کە دەیانویست تەقدیمی بکەن بەڵام لەسەر فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان ڕانەوەستان ئێستاجانیان لێ کرد و پرۆژەکەشیان تەقدیم کرد و نەتیجەکە بەوە گەیشتکە ئێستا بەداخەوە دەڵێم ینی ئەو قەیرانە سیاسی لێ دروست بوو کە ئێستا بە هەموو ماکەریشین معالەجە کرد بەس خۆ دەوتریان ئەگەر دکتۆر یوسف وەکو گۆڕانێک مامەڵی کرد بێ بۆ جۆشمان لێ دەبێ و زۆر دەوترێت بۆ نمونە کاک مەسعودیش وەکو سەرۆکی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا کاری نەکردو بەقەدەوەی وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان مامەڵی کردووە و ئەم قسەیە زۆر جار جێمان لێ دەبێت بۆ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش کە جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان یعنی ئەمانە تەنیا قسە نەوعێکە لە قسەی سیاسی و کێبڕکێ و ڕکابرایەتی سیاسی یان لە واقعدا ئەمانەوان کارزان شت کە دەگوترێ کە باز دەکرێت دەبێت بەڵگەی لەگەر بێ ئێمە 4 وەزیری بزوتنەوەی گۆڕان وە سەرۆکی دەستەیەک بە قووەتی وەزارەت لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان بوو کاک مستەفا سەید قادر وەزیری پێشمەرگە بوو با بێ ڕۆژێک گلەیی لە جەنابی سەرۆک بارزانی وەکو سەرۆکی هەرێمی کوردستان بکە بڵێت تەدەخولی لە ئیش و کارەکانم کرد یا پژیری لێ نەکردم ئەوە تا پرسیار لە وەزیرەکانی پارتی دیموکراتی کوردستان و وەزیرەکانی تری حزبەکانیش بکە بزانە پاڵپشتی جەنابی کاک نێچیروان بارزانی لە بۆ کام لایەن باشتر و بەهێزتر بووە
چ وەزیرێک لە حکوومەتی هەرێمی کوردستان لەو کابینە و لە کابینەکانی پێشتریش هەستی کردووە کاگنێچیوان بارزانانی ڕکابایەتی دەکات لە بەرەوەی لە حزبەکەی کاگنێچیوانیە بەعکسەوە من دەڵێم باشترین حکوومەت و باشترین کابینە کە نەفەسی حزبایەتی تێدا نەبووە ئەو کابینەی ئێستا بووە و ئەو کابیناوان نەبووە کە کاگنێچیوان ڕیاسەتی کردووە و ئەوە نەقسەی منە قسەی ئەو وەزیرانەیە بە تایبەتی وەزیرەکانی یەکێتی نیشتیمانی و وەزیرەکانی گۆڕان بڕۆن پرسیاریان لێ بکەن ئەوە کاک ڕێباز ئەوە کاک مستەفا سەید قادر بزانێت چ ڕۆژێک بای سەری دەرزیەک سەرۆکی حکوومەت یا سەرۆکی هەرێم تەدەخولی لە ئیش و کارەکانی کردیە من بۆ دەڵێم جەنابی سەرۆکی هەرێم لەبەرەوەی سەرۆکی هەرێم سەرۆکی فەرماندەی هێزە چەکدارەکانی کوردستانە کە وەزیری پێشمەرگە ڕاستەوخۆ لە گەروی تەعاملی هەبووە لە غەیری پشتگیری بە هیچ شێوەیەک دەستکاری لە کاروباری ناوەزارەتی پێشمەرگە وەرنەداوە جەنابی سەرۆکی هەرێم ینی ئەوە ئێمە کە قسە دەکەین بە بەڵگەوە قسە دەکەین و لە سەرزاری ئەو کەسانە قسە دەکەین کە پارتی نین ینی وەزیری لایەنەکانی ترن. باشە بابەتێکی دیکە ینی کۆبوونەوەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئاستی باڵادا دەوترێت کە مانە زانیارین حتمما بەوەی کە نەوەیەک لە لێک نزیک بوون و لێک تێگەیشتن هەیە بەوەی پێکەوە حکوومەتێکی نوێ پێک بهێنن دواتر بەشداری بە هەندێک لایەنی دیکە بکەن. دەمە بزانم ئەو کۆبوونەوەیە یان ئەو زانیاریانە کە لەو کۆبوونەوەیەوە باز دەکرێت چۆنن پشتڕاست بکەیتەوە. بە بۆچوونی هەموو لایەک کۆبوونەوەی دوێنەی نێوان پارتی و یەکێتی کۆبوونەوەی لوتکە بوو هەم لە ڕووی ئەوانەی بەشداریان تێدا کرد هەم لە ڕووی نەوعێتی ئەو بابەتانەی لە کۆبنەوەکان کە باسکرایە بەپێ ئەو زانیارانەی کە بەدەست ئێمە گەیشتووە تاوان کۆبنەوەکە جەنابی سەرۆک بارزانی تێیدا بەشدار بوو و مەکتەبی سیاسی ئێمە با سکرتێری مەکتەبی سیاسی و جەنابی کاک نێچیروان وەکو جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کاک فازڵ دکتۆر ڕۆژ کاک ئازاد بەرواری کاک مەحموود کاک مەسرور و لەلایەنی تریشەوە هێرۆخان و کاک وەسرەت وەکو سەرۆشی شاندەکە کاک مەلا بەختیار و کاک قادر حەمەدزان و هەتا دوایی باسی نخبەی هەردوو لا لەو کۆبنەوە بەشداریان کرد کۆبنەوەکە لەو کۆبنەوەیکە تەوان بە پێی زانیاری ئێمە هەردوو لە بۆ یەکتر باسی ئەو خاڵانە کراوە دەتوانم بڵێم دەردە دڵی خۆیان باس کردووە و لەسەر خاڵی زۆر باش دەستیان پێکردووە کە دەتواندرێ ئەوە بێتە سەرەتایەک بۆ گەیشتن بە ڕێککەوتنێک و ئێستش لیژان دروستکراوە بۆ ئەوەی بچنە ناو تەفاسیلی کاروبارەکانەوە ئەو خاڵانی لێ تقریبا لە ڕێکەوتن نامەکەش ئامانە لە ڕاگەندراوەکەشدا ئەمە باسکرا بەڵام من دەمێ بزانم ڕێکەوتن هەبووە لێک تێگەیشتن هەبووە لەسەرەوەی پێکەوە یەکێتی و پارتی حکوومەتێکی نوێ پێک بهێنن ئەم بابەتە تاوتوێکراوە ئەو بابەتە تاوتوێ کراوە بەڵام تەنها وەکو تاوتوێکردن ینی نەگەیشتنە نەتیجەیەک بەڵام سەرەتایەکی گرنگە بۆ گەیشتن بە نەتیجەیەک وا چاوەڕوانیش دەکرێت کە فعلم بگەنە نەتیجەیەکی باش کاک گارزان لەبوو معلوماتێک یانی ئێمە ئینکاریەوە ناکەین کە خلاف لەسەر هەندێک مەسائل لە بینی ئێمە و یەکێتی هەیە بەڵام تەفاهمێکی گشتی هەیە بۆ تێپەڕاندنی ئەو اختلافاتەی کە لە بین هەردوو لا هەیە لە بۆ زانیاری بەڕێزیشتان تەوی بڕیار بوو بەیانی ئەو دوو لیژنەی نێوان پارتی و یەکێتی بەیەکەوە دابنیشن لێرەوە ئێوە و بە خەڵکی بەڕێزرا دەگەین کە کۆبنەوەکەی بەیانی تەزیل وە لە بۆ شەمەی داهاتوو ئەوە وەکو زانیاریەک تاوان هۆکارەکە تەنها ئەوەیە بۆ ئەوەی پوختتر و باشتر دیراسی ئەو خاڵانە بکەن و تەمهید بکەن لە بۆ کۆبنەوەیەکی فراوانی داهاتوو بەوەی بە زووترین کات بگەنە ڕێکەوتنێک بەڵام کاتی گەیشتن بە ڕێکەوتن بە تایبەتی بۆ پێکێنانی حکوومەت و کاراکردنی پەرلەمان مەشورەت بە هەموو لایەنەکان دەکەن یعنی حەز دەکەم بزانین خۆیان ڕێدەکەون و مەشورەت بە لایەنەکانی تر دەکرێت یان لە پێش ڕێکەوتن هەمووی ینی ئێمە نامانەوێ سەبقی ئەحداز بکەین ینی بە پێش ڕووداوەکان بکەوین بەڵام بەتەئکید لە هەموو خاڵە گرنگەکان مەشورەت بە لایەنەکان دەکەن
و کاتی گەیشتنیان بەڕێکەوتن بۆ پێکهێنانی حکوومەت مشورەت بەلایەنەکانیش دەکەن ئەو کاتە ئەو لایەنانەی کە دێنە ناو ئەو پرۆسەیەوە بۆ پێکهێنانی حکوومەت ئەوە جێگای خۆشحاڵیە و دەستخۆشییان لێ دەکرێت و ئەوەی خوا نەخواسە ئەگەر لایەنێک لەبەر هەر هۆکارێک نەیتوانی لەو پرۆسەیەدا بەشداری بکات بۆ پێکهێنانی حکوومەت ئەو کاتە زۆر ئاساییە ببێتە ئۆپۆزیسیۆن. هەموو ئەمانە بەڵێ پێویستی بە کاراکردنەوەی پەرلەمان هەیە وانە دەبێت لە پەرلەمانەوە بابەتان یەکرا بکرێتەوە. پارتی چی دەکا بۆی پەرلەمان کارا بکرێتەوە؟ هەمووان ڕویان لە دەمی ینی ڕووی دەمیان لە ئێوەیە دەبێت پارتی کە پەرلەمانی پەکخستوەیەک لای کارای بکاتەوە. پارتی پەرلەمانی پەک نەخستووە. دەتوانین بڵین وای کردووە هەڵپەسێرێ چونکە پارتی دژیەوەیە پەرلەمان پەشی بخرێت. بەڵام ئێستا مەفعەلی پەکی کەوتوانێت چی بکات پەرلەمان ئێستا؟ زیاتێکی یاسادانانە کوردستان بەڵام سەرۆکەکەی ڕێگری لێکراوە ئێستا لە ماڵەوە وانێ ینی لە سلێمانی و ناتوانێت بێتە هەولێر بۆ بینای پەرلەمان. دێنە سەرەوەش طبیعی ئێمە پێویستمان بە پەرلەمانە، پێویستمان بە کاراکردنەوەی پەرلەمانە و قەناعەت بکەن جەنابی سەرۆکی هەرێم ئەگەر ئێستا شەڕی داعش لە ئارادا نەبوایە و ئەو وەزعات لە هەرێم دروست نەبوایە قەت پەیوەست نەدەبوو بەوەی کە ئەو سەرۆکی هەرێم بێ. بەڵام ئێستا و مەسئولیەتێکی گەورەیە چونکە بەیانی هەر بڕیارێک لە پەرلەمانەوە دەربچێت ئەگەر سەرۆکی هەرێم نەبێت چێ مسادقەی بڕیارەکەی پەرلەمان دەکاتەوە هەر بەپێی یاسای ئێستا کە لە کوردستاندا هەیە دەبێت هەموو بڕیارەکانی پەرلەمان لەلایەن سەرۆکی هەرێمەوە مسادقە بکرێت. باش ئەگەر جەنابی سەرۆک بارزانانی سەرۆکی هەرێم نەبێت یا سەرۆکی هەرێم فراغ بێت چێ مسادقەی ئەو قەرارانە دەکات. بەنسبەت کاراکردنەوەی پەرلەمان کارزان بەڕاستی دەبێت ئەدای پەرلەمانی ئێمە نەوعیەتی ئەدای ئەندام پەرلەمانی ئێمە لەگەڵ ڕێزم بۆ ئەوانەی کە استعدادی هەڵگرتنی ئەو مەسئولیەتە تاریخیانەیە کە ئێستا لە پەرلەمانن دەبێت لە ئاست کەلتور و فەرهەنگی نیشتیمانیانە و نەتەوەییانە و پێکهاتەکانی کوردستان ئێستا نەبوون. من پێ دەڵێم ئێستا لەو ئاستە نەبوون. بەداخەوە پەرلەمان جێگای تەپڵ لێدان نییە، پەرلەمان جێگای بوتڵڕاوەشاندن نییە، پەرلەمان جێگای قەناعەت پێکردنی یەکترە. بۆ لە دنیادا جێی شەڕە بۆ کز و شەڕی لایەنەکان و باشتر نییە لەوەی کە دۆخەکە بە ئێستا بگا و ناڕەزایەتەکان بگوازرێتەوە بۆ شەقام و کاریگەری لەسەر خەڵکدا بنێ. بۆ دەچینە سەر یەکسەر دەچینە سەر تەجروبەی وڵاتانێک کە لە ناو پەرلەمانەکانیان بە ناوی دیموکراتیەت شەڕ و پێکدادان و بۆ کس لێدان هەیە. بۆ ناچینە سەر تەجروبەی وڵاتانێکی زۆر دیموکراتی کە پەرلەمانتارەکان زۆر احترامی یەکتر دەگرن، زۆر ڕێز لە یەکتر دەگرن لە کاتێکدا هەموو بۆچوونەکانیان بە پێی بەرنامەی حزبەکانیان بۆچوونی با بڵێن جیاوازی زۆر گەورە لە بۆچوونەکانیان. ئەم دۆخی ئێستا تەماشایان شەڕەکە باوا بڵێم شەڕەکە هەر لە ناو پەرلەماندا بێ بۆچی لە نێوان پەرلەمانتاران بگوازرێتەوە بۆ کاریگەری لەسەر ئەو دیموکراتیەتی کە ئەمە دەمانەوێت و دەمانەوێت پێڕەوی بکەین و دەمانەوێت لاسایی بکەینەوە پێویست بە شەڕ ناکە، پێویستی بە قسەی شیرنە. من میسالێکت بۆ دێنمەوە وتی ڕۆژێک کابرایەک لە قەیسەری ناو هەولێرەوە واقعە هەنجوونی دەفرۆشت. کابرایەکی تەنیشتیشی ژاری دەفرۆشت، ژاری حیوانات و مشەخۆر و ئەوانەی توفەیلیاتی دەفرۆشت، ئەوانەی کە زەرەر بە گژوژیا دەگەینە. کەس نەدەچوو هەنجوون لە کابرای هەنجوون فرۆش بکڕێت، بەڵام سەری ئەوەی کە ژاری دەفرۆشت زۆر قەڵەباڵەوە. کابرای هەنجوون فرۆش بە برادێکی گوتیاری کاکە من هەنجوونی دەفرۆشم کەس لێم ناکڕێت، ئەتو ژەهری دەفرۆشی دائیمە بازاڕەکەت گەرمە. گوتی کاکە من ژەهرەکە بە زمانی هەنجوون دەفرۆشم، دوو هەنجوونەکە بە زمانی ژەهر دەفرۆشی. یعنی بۆ لە پەرلەمانی بە زمانوان زمانی هەنجوون نەبێت حتا ئەگەر بەرنامەکان دژی یەکتر بن. ینی بەڕاستی کارزان ینی ئێمە بۆ چین تەقلیدی لایەنێک بکەین یەکسەر پڕ بدەینە یەک لەبەرەوەی لە پەرلەمانی کۆریا یا لە پەرلەمانی چین یا لە پەرلەمانی
ڕۆمانیا بە بۆکس و بەشق دەکەونە سەر باش لە دەرەوەی پەرلەمانی پارتی بۆ سێری لۆرداتی بەریتانیا ناکەین دۆخەکە ئاو هەلەیەەکە بۆ سێری لۆرداتی بەریتانیا ناکەین بۆ سێری کۆنگرسمانی ئەمریکا ناکەین ئەوە ئەمە لێرەین چەند ساڵە دیموکرات و جمهوری ڕکابەری سەرسەختی یەکترن حەز دەکەم بزانی یعنی ئێمە لایەن بووینە و دیویمانە لە حەقت لە قسەکردن چۆن محاسبەی یەکتر دەکەن چۆن پرۆپاگاندە لە دژ یەکتر دەکەن بەس لە ئەمریکا ڕێگری لە سەرۆکی کۆنگرس دەکرێت بۆ نمونە بندات بەتون و تیژی ڕێگری دەکرێت بەڵێ بە شێوەیەشتر ڕێگی دەکرێت چۆن ئایا سەرۆکی کۆنگریسی ئەمریکا دژی وڵاتەکەی هەنگاو دەنێ دژی سەرۆکی وڵاتەکەی هەنگاو دەنێ پێ دوای سەرۆکی پەرلەمان دژی وڵاتەکەی و دژی هەرێم هەنگاوی نازانی کووە کاگ کارزان ینی ئێمە لە کۆبوونەوەکانی پارتی لەگەڵ لایەنەکان زۆر باسی شەقامی خۆیان دەکرد ینی زۆر جار وایان تعبیر دەکرد کە دەیانەوێت بکەونە بگەنە ڕێکەوتنێک بەڵام حسابی شەقامی خۆیان دەکەن ڕۆژێک کاک نێچیروان هەر بە پێکهینەوە پێیان گوتی کاک ئەمەش کۆڵانێکمان هەیە ئێوە شەقامتان هەیە ئەمەش وەکو پارتی کۆڵانێکمان هەیە کە نابێ ئێمەش خوا نەخواسە بچینە دایرەی کۆڵانێکی خۆمان ئێمە بەڵێنی 4 ساڵ ئارامیمان لە برادرانی گۆڕان وەرگرت بۆ پێکهێنانی حکوومەت بەڵام 2 ساڵی نەبر ئەو ئارامیەمان نەدیت ینی وەتی ئەو پەرلەمانە هەیە لە دژی جەنابی سەرۆک بارزانی قسە دەکەن من مەبەستمەوە نییە کە ئەوان دژی ئەوەن جەنابی سەرۆک بارزانی بێتە سەرۆکی هەرێم لەوانەیە وەکو بەرنامەی حزبەکەیان حەقێکی طبیعی خۆیان بێ هاوڵاتیەک دژی ئەوەیە جەنابی سەرۆک بارزانی بێتە سەرۆکی هەرێم حەقێکی طبیعی خۆیە بەڵام ئەوە ڕێکاری خۆی هەیە نەوعەتی دەربڕینی خۆی هەیە تو کاتێک بێی لە ناو پەرلەمانی کوردستان ئیستیبزازی گەورەترین کوتلەی پەرلەمانی بکەیت کە بتەوێت بێڕیزی بەرامبەر بە پیرۆزیەکانی ئەو کوتلەیە بکەیت باشە بەڵام ئەو بەنسبەت وڵاتێکەوە مەگرفت ئەو هاتووە چارەسەری یاسایی دەکات بەڵام ئەوەی کە بەنسبەت پارتێکەوە پیرۆزیە دەبێت یاسا واز دەبێنی بەشەوە سەر پیرۆزەکەەوەی کە بۆ بەو شێوەیە چارەسەری یاسایی دەکرێت هەموو دەوڵەتانی دنیا لە نۆزەی ئاب لێرە بوون کە ئەوە گەورەی یەک بوو بۆ کورد بۆ سیاسەتی کورد بۆ سیاسەتی سەرۆکی هەرێمی کوردستان داوایان کرد کە ئەو کۆبوونەوەی 20 مانگ دوا بخرێت لەبەرەوەی حزبەکان تا بەیانی لێرە لە هۆڵی شەهید سعد عەبدوڵڵا گەیشتە ئیتیفاق کە ئەو کۆبوونەوەیە دوا بخرێت دواتر مەخرەجێک ببینەوە بۆ چۆنیەتی تێپەڕانی ئەو وەزعە کەسی سەرۆکی پەرلەمان بە ناوی ئەوەی هەیبەتی پەرلەمان دەپارێزێت و ناچێتە ژێرباری مەکتەبی سیاسی حزبەکەیەوە کۆبوونەوەکەی ئەنجامدا و نیسابەکە تەواو نەبوو کۆبوونەوەکەش سەری نەگرت من دەپرسم ئەگەر بزوتنەوەی گۆڕان نەبێت کاکی یوسف دەبێتە سەرۆکی پەرلەمان ئەو ئەندامانەی پەرلەمانی بزوتنەوەی گۆڕان ئەگە بزوتنەوەی گۆڕان نەبووە دەبوونە ئەندامی پەرلەمان باشە جێگای پرسیارە لە کاتێکی وا حساس لە کاتێکدا مەکتەبی سیاسی حزبەکەیت و دانیشتووە بڕیاری داوە سعات بە سعات لەگەڵ جەنابی کاک نێوشیروان لەسەر خەت بووینە موافقەی کاک نێوشیروانیشیان وەرگرتیە بڕیاریان داوە کە ئەو کۆبوونەوەی ئەنجام نەدرێت و هەموو لایەنەکانش بۆ بەیانی جێگای داخە سەرۆکی پەرلەمانی کوردستان دێ ئیسرار دەکات لەسەرەوەی دەبێت ئەو کۆبوونەوەی بکرێت خۆشبەختانە نیسابەکە تەواو نەبووە گە نیسابەکە تەواو بووە من تەسەوڕم دەکرد یعنی بەڕاستی ئەو کاتێ ئێمە بەرەو لەوانەیە ئایندەیەکی زۆر ناخۆش دەڕۆی بۆیە تو تەسەور دەکەی هەروە ئاسان بێ شتێک بەسەر لایەنێک فەرز بکەی ینی قبول دەکرێت چی ئەبوو ینی منەمێ بزانم و ئەندە تاریکە چی دەبوو چونکە زۆر قسە لەسەرەوە چی ئەبوو خراپ دەیان ڕێکاری یاسایی تر هەبوو کە پارتی دیموکراتی کوردستان بیگرێتە بەروەکو ئەوەی مەجلیسی شورا مەجلیسی شوراش قانون نییە حەزەکەم بزانێت بڕیاری مەجلیسی شورا بەڵام تا ئێستاش خلافی لەسەر قەیدناکە خلافی لەسەرە بەڵام مەخرەجێکی یاسایی 100% تەواوە شایبی لەسەر نییە یعنی هیچ ئەوەشی تێدا نییە غڵیەشی لەسەر نییە بۆ ئەوەی تو لە هەموو یاسازانان وتت ڕێکاری یاسایی زۆر هەیە بەس خۆ دەستی بۆ هیچ شێک لەوانە نەبرد بەقەدەوەی کە ڕێگری لە سەرۆکی پەرلەمان کرد وەزیری ناردەوە بە بێگەڕانەوە بۆ پەرلەمان لە کاتێک هەموومانە دەبێت بە یاسا کارزان
جەنابی کاک یوسف کە دەگەڕاوە بەرنمەیەکی زۆر توندی هەبوو بۆ ناو پەرلەمان کە بەڕاستی یعنی دەتوانم بڵێم دەرەنجامی خراپی لێ دەکەوتەوە. یعنی تو چی بوو بەرنامەتون معلومەیە یان تەسەورە ئەکیدە بەس ئێمە بەڕاستی لەو مەرحەلەیە بەرنامەتون دەکە چی بوو؟ پراوێزکردنی پارتی دیموکراتی کوردستان بوو لە ناو پەرلەمان، تێکدانی شیرازەی یەکڕیزی نێوماڵی کورد بوو لە ناو پەرلەمان، پەرتەوازەکردنی هەموو لایەنەکان. یعنی ئێمە بۆ واقعی نەبین لە ناو حزبەکان ئەفکار و اختلافات دروست بوو، لە ناو حزبەکان پەرلەمانتارەکان هەمویان مقتەنیع نەبوون بەوەی کە دەگوزارێت لە ناو پەرلەمان. ئەوە برادرانی یەکگرتوو لە ناو خودی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان، لە ناو برادرانی کۆمەڵی ئیسلامی. یعنی بەڕاستی ئەتووا بکەی لە ناو خودی حزبەکە کێشە دروست بێ، یعنی ئەوە پەرتەوازەکردنی نێوماڵی کووردە. چێ سەبەب بوو لەوانە؟ یعنی ئەوەی پارتی دیموکراتی کوردستان ڕاستە وەسیلەیەکی خراپ بوو، بەڵام لی پەشیمانە پارتی لە وەسیلە خراپە؟ بەڕاست پێ بڵێم بەڵێ نەخێر، لی پەشیمان نەخێر، چونکە ئینقازی تەجروبەی کوردستانی کرد، ئینقازی تەجروبەی هەرێمی کوردستانی کرد. ینی حەزەکەم یەکشت ئێمە پەروەردەی ڕێبازی بارزانی جەنابی سەرۆک مەسعود بارزانی هەمیشە ینی ئەوە بۆ ڕیایە نە بۆ ئیعلامە نە بۆ مزایدەکردنە، دەڵێ ئێمە شتێک ناکەین شەرمی لێ بکەین، ئەگەر شتێک جێگای شەرم بوو نایکەین، ئەگەر نایاساییش بێداسایی نایاساییش بێ بۆ ئینقازی ئەزمموی هەرێمی کوردستان زۆر لەوە گەورەتر بوو کە تو شتێکی یاسایی بکەیت بەڵام نێوماڵی کورد لە یەکدی بترازێت. بەڵام زیانی نییە بۆ تەجروبەی هەرێمی کوردستان بۆ ئەو ئەزمونەی کە بەدەستیە ناوەڵەجەی دیموکراسی معالەجەی هەیە، ینی وێنەیەکی ترمان نابێت لە بەرچاوی دنیا. نەخێر معالەجەی هەیە، ئێمە توانی وانە ئەزمموی هەرێمی کوردستان بپارێزین. بەڵگەشت لەسەرەوە ئێمە کە دەڵێ ئێمە مەبەستت تەنیا پارتی دیموکراتی کوردستانی لایەنەکان نەخێر هەمومان ئێمە بۆ هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستان لەبیرکەین، بۆ هەڵوێستی برایانی یەکگرت و لەبیرکەین، بۆ هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی لەبیرکەین، بۆ هەڵوێستی برایانی بەڵام خۆوانی شەمیان هاو هەڵوێست بوون لە مەسەلەی پرسی سەرۆکایەتی بابەتەدا جۆرێک بەڵام نەهاتن لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لە حکوومەت بکشێنەوە، نەهاتن بەیانێک دەربکەن بڵێن حکومڕانی لە کوردستان فەشەلی هێناوە، نەهاتن نێوماڵی کورد پەرتەوازە بکەن. ینی توانیان باڵانسێک لە نێوان پارتی و گۆڕان ڕابگرن کە ئەوە بەڕاستی جێگای تەقدیرە بۆ هەمووان. ینی فەرمو برایانی یەکگرت و کاتێک دابەش بوون لەسەر ئەوەی کە 5 ئەندام پەرلەمان دەنجی بۆ پرۆژەکەی پەرلەمان نەدا ئەوەی کە لە بۆ سەرۆکایەتی هەرێم هەمواری بکەنەوە، ئینقازی تەجروبەی هەرێمی کوردستانیان کرد. ئەوە چۆن لەبیر دەکرێت؟ برایانی تورکمان، برایانی کلدان، ئاشور، سریان، ئەرمەن، ینی بەڕاستی هەڵوێستێکی جوامێرانەی نیشتیمانی بوو. ینی من بۆ نمونە پێ دەڵێمەوە حرەکەی ئاشووری هەمیشە وا سیر دەکا کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان دژە هەڵوێستی یەکترن، بەڵام کە کاتێک گەیشتە سەر ئەوەی تەجروبە نیشتیمانیەکە کە هەمومان وەکو چەترێکە بۆ هەمومان زیانی پێبگات یەکسەر دژی ئەوە بوون کە سەرۆکی هەرێمی کوردستان، پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان بەو شێوەیە هەموار بکرێتەوە. شتێکی تر کارزان سرودی نیشتیمانی ئێمە ئەی ڕەقیب کە لە هەشتاکان و لە کۆتایی هەفتاکان ئەو کاتە ئێمە کە لە کۆلیژەکان بووین دەمان بەدەیان گەنجی نازداری ئەو کوردستانە تەنها لە بەگوتنەوەی سرودی ئەی ڕەقیب لە سێدارەدرا. لە پەرلەمان مدەیەکی زۆر بوو ئەو سرودە کە هەم ئەوە بکرێت ئقراری لەسەر بکرێت، کەچی سەرۆکی پەرلەمان بۆ ڕاگررتنی دڵی هەندێک لە برایانی کۆمەڵی ئیسلامی لە بەرەوەی خلافیان لەسەر هەندێک وشەی ناو سرودەکە هەیە هەڵی پەسێرە. باشە تو دێی مڕاعاتی کوتلەی کۆمەڵی ئیسلامی دەکەی بۆ سرودی نیشتیمانی کە ئەی ڕەقیبە کە دەیان سەدان هەزاران گەنجی ئەو کوردستانە لە پێناو ئەو سرودە لە سێدارە درراوە. باشە بۆ مڕاعاتی کوتلەیەشی گەوری وەکو پارتی دیموکراتی کوردستان ناکەی بۆ ئەوەی کۆبوونەوەکە تەنانەت یەک هەفتە دوای بخەی ئینجا بێ
تاوتوی پرۆژەکە بکەیت لە کاتێک ئەمە پێشوەختە باشە بەڵام تەوافقی سیاسیمان پرسی سەرۆکایەتی هەرێمی کوردستان کە یەکێکە لە بابەتە گرنگەکان ینی عێراقی گرنگترەیان ئەو بابەتەیان هەموو ئەو بابەتانە بەقەت خۆی بەهای هەیە بابەتی پەیوەست بەم نیشتیمانە و بەم گەلەن بەڵام بۆ منە پرسی سەرۆکایەتی گرنگتر نییە بۆچی پارتی دیموکراتی کوردستان بۆ فراکسیۆنەکەی پرۆژەیەکی نەبوو بۆ ئەوەی کە بابەتی هەموارکردنەوەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان کە تاوەکو ئێستا گرفتە چ بەرپرسێک چ لێ پرسراوێک لەم هەرێمەدا لە پەرلەمانەوە متمانی لێوەرگیراوەتەوانە کە ناتوانێت بۆ ئەمە نەبوو بە خەمێکی لە پێشینەتر لە سەرۆکی هەرێم بپرسە بڵێ سەرۆکی هەرێم گرنگترە یا سرودی عێراقی گرنگترە تا وەڵامی جەنابەت بداتەوە سرودی عێراقی گرنگترە ئەو ئێمەی وا پەروەردەکەین باشە بەڵام ئاساییە بۆ خەڵک نەزانێت کە سەرۆکەکەی ماوەکەی تەواو بووە یان بەڵام سرودی عێراقی بەر عێراقی بە ینی هەموو تاکێکی ئەم وڵاتە هەموو کوردێک احترام بەڵام تا ئێستا لە پەرلەمانی ئیقرار نەکراوە لەبەر ئەوەی دوو برادری بەڕێزی کۆمەڵی ئیسلامی کێشیان لە دوو کەلیمە هەیە لە کاتێک دەیە من نامەوێت بچمە ناو بابەتی ئەدەبیەوە تو کاتێک نیشتیمان بە دین و بە ئاین دەشەبهێنی ئەوە لە قودسیەتی دین و ئاینەوە دێ یعنی ئەوەندە ئیمانت بە دین و ئاینەکەی نیشتیمانیشت نێزیک دینەکە کردوتەوە یعنی من نامەوێت بچمە ناو بابەتە ئەدەبیەکە بەسەراحەت ئێمە عێراقی تعبیر لە نیشتیمانمان دەکە جا بەیان ئەگە گەیشتینەوەی سرودی نیشتیمانی عێراقی منی بێ سرودێشتر بێ ئەوە مەبەستم ئەوە نییە بەڵام هەموو دەم سرودی نیشتیمانی نیشتیمان بەخۆی سرودی نیشتیمانی ئاڵای نیشتیمان باشە بە هەموو تاکێکی ئەو کوردستان بێنەوە سەر مەسەلەی کاراکردنەوەی پەرلەمانێکی وەکو وتم ینی پارتی دیموکراتی کوردستان چۆنم بابەتە حەلەکە کۆبوونەوەی بارزانی لەگەڵ لایەنەکاندا کۆمیتیان پێکەنا بۆ کاراکردنەوەی پەرلەمان بەڵام بێنەتیجە بوو تاوەکو ئێستا بەدەستی بەتاڵ دانیشت ینی ئێستا هەمووان ڕویان لە باشە دەبێت گلەی لە پارتی دیموکراتی کوردستانە ئەوەی من جۆم لە دەبێت گلەیەکان لە پارتی دیموکراتی کوردستانە جەنابی سەرۆک بارزانی ناتوانم قرار بم جەنابی سەرۆک بارزانی تاوان خۆشترین وشە لای ئەمە وەکو پارتی دیموکراتی کوردستان کە دەڵێن سەرۆک بارزانی وەکو پێشمەرگە و سەرۆک نەک کە دەڵێن سەرۆکی هەرێمی کوردستان چونکە جەنابی ئیکتیفایە بەوەی کە پێشمەرگەی کوردستانە بەزەمە هەر پارتێک حەقی خۆیەتی بەڵێ ئەبێت گوێ لە بۆ نمونە گۆڕانێکیش بگیرێت من باس لە پارتیەکان دەکەم کا کارزان خۆش لای ئێمە زۆر خۆشرە کاتێک دەڵێ سەرۆک بارزانی نەک سەرۆکی هەرێمی کوردستان یعنی حەز دەکەم بزانێ وەکو نە لەبەرەوەی ئێمە تەسحیە دەدەین بۆ پۆستی سەرۆکی هەرێمی کوردستان نەک مەبەستم ئەوەیە کە جەنابی سەرۆک بارزانی بێتە سەرۆکی هەرێمی کوردستان تەسحیە دەین بۆ هەرێمی کوردستان کە نابێ بێ سەرۆک بێ ئەو سەرۆکە هەرچیە یعنی من حەز دەکەم لەگەڵی تەسحیە دەیەم بۆ سەرۆکێک ئەگەر پارتیش نەبێ پارتیش نەبێ باش خۆشت نیە تا هەتا سەرۆکی هەرێمی کوردستان تەنها پارتی دیموکراتی کوردستان بێ یعنی حەز دەکەم بەڵام هەرێمی بەس پێتانەوتریانی لە ئێستا پارتی ئەوەی دەوێتەوە تا شەڕەکە لەسەرەوە دەکات کە دەوێت تا ئەو پۆستەوە حەز دەکەم بزانی یعنی مزایەک دەکردنی سیاسیە و ئەو ئەزمەی سیاسی ئێستا لە کوردستان دروست بووە هەمووی دەرەنجامی ئەو مزایەدە سیاسیە کە لە ناو پەرلەمان ئەنجام درراوە حەز دەکەم بزانی یعنی لەبەرەوەی لەبەر مزایەداتی سیاسی کوتلەکان خۆیان باز دەکەن دەڵێن لەبەر مزایەداتی سیاسی زۆر شت هەیە ئێمە جورئەت ناکەین باسی بکەین لەبەرەوەی لایەنەکان یا کوتلەیەشتر مزایەدەمان لەسەر باشە بەڵام ئەوەی لەوێنەکەدا دەردەکەوێت ینی دیسان دەپرسمەوانێ ئەوەی کە گۆڕان کردی ئەوەی کە یەکێتی و یەکگرتو و کۆمەڵ کردیان لە پەرلەمانەوە هاتن بەڕێکاری یاسایی و بۆ عاداتی کە بۆ پەرلەمانتار و بۆ پەرلەمان گونجاوە گرتیە بەر لە بەرامبەر پارتی هات ئەم پەرلەمانی پەکخست و ئێستا سەرۆکەکەی ناتوانێت بێتە ناو قاعی پەرلەمانەوە لە هەولێر وانە پارتی چۆنە مەحل دەکا وەکوتم کۆمیتەتان پێکەنا لەگەڵ کۆبوونەوە لەگەڵانەکان کە بەرزانی لەگەڵان کۆبوو بەڵام بێدەر ئەنجام بوو بێ نەتیجە بوو قسێکی تازە هەیە لەسەر بابەتە بەڵێ قسە هەیە چییە قسە هەیە ئێستا ئەو لیژنەیە نێوان پارتی و یەکێتی کە لە ئاستێکی باڵا لەگەڵ یەک کۆ دەبنەوە یەک لەو خاڵانەی کە باسی دەکەن کاراکردنەوەی پەرلەمانە و دۆزینەوەی میکانیزمێکی گونجاوە بۆ کاراکردنەوەی پەرلەمان بەڵام لەسەر بنەمایەکی نوێ لەسەر تەوافقێکی نوێی سیاسی ینی ئێمە بە تەوافق ئەو پەرلەمانەمان پێکێناوە بۆیە لە پرۆژە سیاسیە گرنگە چارەنووسازەکان دەبێت بەر لەوەی کە کوتلەیەک بێ مزایدەی پێوە بکات هەموو کوتلەکانی ئیتفاقی لەسەر بکەن ئێمە حکوومەتەکەمان بە تەوافقە یعنی قەت من بە دروستی نازانم بۆ مزایدەی سیاسی لەگەڵ ڕێزم نەفەسێکی گەنجانە هەڵبەستێتەوە
چارەنووسی ئەو وڵاتە بەرەو هەڵدێر بە تەنها بۆ ئەوەی لە ببێتە پاڵەوانی سەڕووی شاشەکان و خەڵک بیبینن کە چۆن بە گەرمی و گەنجێک بۆ حەقیەوەی نەبێت بۆچی من هەستم کردەوە ینی گەنج حەقی هەیە چارەنووسی ئەو وڵاتە بەرەو هەڵدێر ببات تەنها بۆ ئەوەی بۆچی بە شۆڕژێر و تێکۆشەری لە قەلەم بدەن لە شاشەکانەوە بۆچی بەرەو هەڵدێری بردووە لە یاسا لای داوە شتێکی غیرە قانونی کردووە کارزان تو کاتێک بتەوێت نێوماڵی کورد پەرتەوازە بکەی لێکیان بترازێنی من دیسان دێمەوە سەر ئەوە ژەهرەکە بفرۆشە بەڵام بە زمانی هەنجووی لەبەرەوەی کەس هەنجوینەکەت لێ ناکڕی کە زمانە بەس بۆ خۆشتانەوە زمان هەنجوینەتە نەخێر وڵا زمانی ئەمە ڕێگریتان کرد تانێشت خەڵک حەزەکەم پێدام بڵێم ینی خارجیەوە هیچ ڕۆژێک لە ڕۆژان هیچ گرەیەکی دەرونی یا حەقێکمان بەرامبەر هیچ لایەنێک نییە بەعکسەوە یعنی ئێستا برادری وا هەیە لە ناو بزوتنەوەی گۆڕان ئێمە بە برای خۆمانی دادنی یعنی ناینە سەرەوەی لە بەرەوەی خلافی سیاسیمان هەیە لەگەڵ یەکێتی ژوا بووین لەگەڵ برادرانی ئیسلامی ژوا بووین بۆ خەڵک ڕەنگە ئەو دۆستایەتی ئێوە گرنگ نەبێ بەقەت کاراکردنەوەی پەرلەمان و ئاسایی ئێمە لەگەڵ کاراکردنەوەی پەرلەمانی دەڵێن پەرلەمانی تازەوان لەگەڵ پەرلەمانە کارا دوای ئەوە دەچین لەگەڵ یەکەم جار لەگەڵ بزوتنەوەی گۆڕانیش دادەنیشین دوای ئەوەی ئێمە یەکێتی کارای بکەنەوە وەزیرەکانمان بگەڕنەوە ئەو کات دانیشین گفتوگۆکەین لەسەر هەر چێگەتانە وازەحیان قسەیان کردووە تەسەوڕ دەکەم ئەگەر پارتی و یەکێتی بگەنە دەرەنجامێک و ئینشاءڵڵا نێزیشیە بگەنە دەرەنجامێک ئەو کاتە برادرانی بزوتنەوەی گۆڕانیش قسەی خۆیان دەبێت وە قسەکانیشیان بە نظری اعتبار وەردەگیرێ ینی حەزەکەم بزانی ئەگەریش نەگەیشتنەوە قەناعەتە دەکرێوان ئۆپۆزیسیۆن بن ینی خۆ کاتی خۆی بە ئۆپۆزیسیۆن دەستیان پێکرد ئەم زارش دەتوانن ئۆپۆزیسیۆن بن ینی ئەوە چی کێشەیەکە من ینی بەڕاستی جێگای سەر سوڕمانە ئەوان تا سەعات 2 لە حکوومەت بوون دوای سەعات 2 ئۆپۆزیسیۆن بوون هەرچی خراپی ئەو حکوومەتە هەیە باسییان دەکرد وە خۆزگە تەنها خراپیەکانیان باس کردەوە جارانی 2 3 و 4 و 5 نەکردووە یعنی من لە جەنابەت دەپرسم برادرێک دیە دەڵێ بۆ نمونە بەرپرسانی حکوومەتی هەرێم ئەوەندە ملیار دۆلاریان لە دەرەوەیە بێزەحمەت کە جەنابەت دەزانی ئەوەندە ملیار دۆلارە لە دەرەوەیە دە حسابی بانقی کەشمان پێ بڵێ دەناوی ئەو بەرپرسە شمان پێ بڵێ کە پارەکەی ینی بۆ دەزانی پارەی لە دەرەوەیە بۆن حیسابی بانقەکە و ناوی بانقەکە و شوێنەکە و وڵاتە کەشمان پێناڵێ ئەگە معلوماتەکەت ڕاست ینی ناکرێ بەڕاستی بەداخەوە دەڵێم ئەوەی برادرانی بزوتنەوەی گۆڕان کردیان ینی ئێکسترای معارەزەش بوو ینی معارەزە نەبوو ینی هەموو معلوماتە خراپەکان زارانی 20 تەنانەت کارزان بەڕاستی خەڵکی کوردستانیان تووشی ناومێدی کرد من لە بەڕێزت دەپرسم کاری سیاسی لە وڵاتی ئێمە پیرۆزی تێدا ماوە خەڵکی کوردستان بێ ئەوە وەڵامی بنەوانێ حتمما من ئێستا من ناتوانم ینی من پێ دەڵێم چێ سەبەبە ینی تو زاران خەڵکێک لە سیاسەتی ئیشی دەکرد دەبووە پێشمەرگە یا خەباتی دەکرد هەموو خەڵک بەڕێزەوە تەماشای دەکرد بەڵام دەرەنجامی ئەو مزایداتە سیاسیە ئەو بوختانکردنە ئەو کێشە دروستکردنە ئێستا خەڵکی کەیفی بە ئینسانی سیاسی نایە لە وڵاتی ئێمە باشەکە ئینسانی بەڵام منەوەی بەرچاوم دەکەوێت ینی لانەکەم هەر پێ بڵێم بۆ بچیتە تۆڕی بەرەوەی بەڕاستی کە دەبینی هۆکارەکەی ئەوەیە کە ژیانی بەرپرسان و خەڵکانی سیاسی لەگەڵ خەڵکانی ئاساییدا باشە ڕێگاکەت لە بۆ کورتکەمەوە بەرپرسانی پارتی بەرپرسانی یەشێتی لە بەرەوەی لە حکوومەت بوون گەندەڵ بوون دەوڵەمەند بوون فەرقێکی زۆریانەیە لەگە خەڵک ئایا خەڵکی ئێمە لە کوردستان بەرپرسەکانی تری غەیری پارتی و یەشێتی خۆش دەوێستا ئایا بە دوو چاو سەیریات دەکە بەستۆ خۆ ینی تو ئێستا ئەندامێکی مەکتەبی سیاسی یەکگرتوو لەگەڵ ڕێزم یا هی کۆمەڵ یا هی گۆڕان یا هی حزبی شوعی یا هی ئەوە بە چاوێکی زۆر جیاوازەوە سەیری دەکرێتەوەی سەیری ئەندامێکی مەکتەبی سیاسی پارتی و یەشێتی دەکرێت کاکە ئێمە دەبێت بگەینە قەناعەت دوژمنانمان زۆر سەرکەوتوو بن لەوەی کە پرۆسەی سیاسی وەکاری سیاسی لە کوردستان ڕیسوا بکەن وە خۆشمان ئالیەتەکە بووین ئالیەتی تەنفیز خۆمان بووین بە پارتی و یەکێتی و بە هەموو حیزبەکانەوە بە هەموو حیزبەکانەوە بەداخەوە پێ دەڵێ
يعني تو تصور دەکەی ئەمە بەهانەیە بۆ ناکارایی لە کاری سیاسی و ئیستقلالکردنی دۆخەکەیان حقیقە دوایە ینی بۆ نمونە دوژمنان چۆن هاتوونەیان بەکارێناوە بۆی سیاست کارکەرزان خەڵکێک هەبووە لەو کوردستانە گەنجایەتی خۆی لە سەخابات داناوە لە ڕۆژانی ڕەش و تاریک لە هەر لەو پۆستێکدا بوو بێ ئەو کاتە خەبات هیچ ئومێدی تێدا نەمابوو کە ئەو پێشمەرگە بوو لەو کاتەدا سەرکردەی ئەو حزبانە بەو گەنجیان دەگوت ئەتووی ئیوەی یەک بە پەیکەری خۆت لە زیاد بتاش باشە لەبەرەوەی ئەوەندە ئینسانێکی تێکۆشەر و خەباتژێڕ و پێشمەرگە و قارەمان بوو ئێستا ئەو کەسە لە ناو خەڵک گزڕێنراوە چێ وای کرد بۆ ئینسانە تێکۆشەرە خەباتکەرە شۆڕژێرە چێ سەبەبە لەوەی کە ملەتی ئێمە بە چاوی تەقدیر و ڕێزەوە سەیری بەرپرست و سەرکردە و سەرۆکی خۆینەکە ینی ئەوە کارێکی باشە باشە بەس ئەوە کارێکی باشە بەناوی ڕۆشنبیری و ئازادی دیموکراسی وامان کردووە بە شێوەیەکی گشتی سەرکردایەتی سیاسی کورد بێ لایەنانە مامەڵی کردووە لەگەڵ هەر تاک و هەر لایەنگری لایەنێکا بەوەی کە وەگۆرەێ سەرکردایەتی سیاسی بەگشتی ینی کە تۆ پێ دوایە ئەو ڕەمزانە گرفتیان بۆ دروستکراوە یان وەکو پێویست ئەوە نەبووە ناویان زڕێنراوە ینی نەتەوەیانە مامەڵەیان کردووە لایەنداریان نەبووە بۆ پارتەکانی خۆیان لە مامەڵەکردندا ئەگەر لە پۆستی فەرمیشدا بوو بێتن ڕاشکاوانە وەڵام بەڵێ ڕاشکاوانە وەڵامە دەدەمەوە باش من پێت دەڵێم پێغەمبەران کە نێردراوی خودی خوای گەورن کامل مکەمل نەبووینە بۆ خۆیان دەڵێن لا کەمالەیە ئیلا لیلا وایەنە تو بتەوێت ئینسانێکی کامل مکەمل نەک لە کوردستان لە سەرانسەری دنیا ببینی ئەو شتیوان نییە تو بەم دەڵێ بەڵێ ئەوان لە پێناوی نەتەوە نیشتیمان بوونە کادر و بوونە پێشمەرگە لە هەر حزبێک بووبن تەنها باسی پارتی دیموکراتی کوردستان ناکەم بەڵام ئێستا بێ زەڕەبینێکدانەی تەنها لەسەر کەم و کوڕیەکان بدوێی لایەنە ئیجابیەکان پردەیەکی ڕەش و تاریشی بەسەردا بێنی وا لە گەنجی وڵاتەکەی خۆت بکەی بێ ئومێدی بکەی ئیمانی بە پرۆسی سیاسی نەبێ باشە ئەگەر پارتی نەبێ یەکێتی نەبێ گۆڕان نەبێ شوعی نەبێ یەکگرتو نەبێ لایەنی نەتەوەیەکان نەبێ چیە پرۆسی سیاسی لە وڵاتە دەبات بڕێەوە کە ئێستا پرۆسی سیاسی من پێ دەڵێم سەر لەبەری لەناو ئەو ملەتە خۆشەویستەیەک دنیا ڕەخنە و قسەی لەسەرەوەی کەەوە تا ئێستا گەیاندوینی بە ئێستا وانە بە دروستی ئەو پرۆسی براوە بڕێەوە من دیسان نەگەڕمەوە پێ دەڵێم بەڕێوە بردن بتەوێت 100% کامل بێ شتیوانیە لە دنیا ینی حتا لە نەزەریاتیش دائیمە ماینەس پلس دوی تێدایە پۆین 2% با بڵین بۆ مەسائلی هەڵە ینی تو ڕێژەیەک هەیە لە کارەکان من ناڵێم ئێمە موەسەساتی بووینە من ناڵێم ئێمە زۆر باش ئەو وڵاتەمان بەڕێوە بردووە بەڵام بەپێی ئەو ئیمکانیەتی کە هەبووە بە بەراورد لەگەڵ دەوروبەر ئێمە زۆر سەرکەوتوتر بووین تا ئێستاش پرۆسی دیموکراتی لە ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەوەی لە هەرێمی کوردستاندا هەیە سەرکەوتوترین پرۆسی دیموکراتی تەماشای دەوروبەری خۆمان بکە لە کوردستان چ دەگوزرێ لە دەوروبەرمان چ دەگوزرێ حتا بە وڵاتە دەوڵەمەندەکانیشەوە حتا بە وڵاتە مستەقیڕەکانیشەوە ئێمە بۆ ناین مەتحی ئەو پرۆسەیە بکەین دەست لەسەر کەم و کوڕیەکان دابنین و چارەسەریان بکەین بۆ دێین تەنها کەم و کوڕیەکان زەق دەکەینەوە بۆ ئەوەی خۆممان بەدەستی خۆمان ماڵی خۆمان وێران بکەین دڵی دوژمنان باش من کاتم زۆر کەم ماوە ینی لەم ڕۆژانەیە سەرنجێکی ڕۆژنامەوانیم بەرچاو کەوت نووسرا بوو کە پارتی لە ئێستا تووشی جۆرێک لە غروری سیاسی هەبووە بۆ نمونە لە ناو خۆدا ناکۆچی هەیە لەگەڵ بزوتنەوەی گۆڕانە و لە کاتێکا کە پەرلەمانی پەکخستووە ینی کۆمەڵێک بابەت ئامادەنی ئێستا سازش بکاتەوە لەسەر و بابەتانە لەگەڵ هێزە کوردیەکان لە ناوچەکەدا گرفتی هەیە لەگەڵ پارتی کرێکارانی کوردستاندا لە عێراقا گرفتەوەی کە گرفتی هەبێ لەگەڵ بەغدایە بە دیاریکراوی و لەوێنەکە داوای دەرەکەوێت پارتی دیموکراتی کوردستانە نەک لایەنەکانی تر ینی وایە پارتی تووشی ئەم غرورە سیاسیە بووە بەرد لە کامدار دەژیرێ ئەو دارەی کە بەرهەمی هەیە ئەو دارەی کە شتێکی لەسرە خەڵک بەرد لە دارێک ناگرێ
هیچی لەسەر نەبێ. بەس کام بەرهەمە کامە بەرهەم بەم پێ دەڵێن باش ینی مەسلەی کورد و قەزیە نەتەوەی یەکەمان و مەسلەی نیشتیمانی و پێکەوە ژیان ئەو مزایدن نییە بەسە هیچ حزبێکەوە بەڵام تەماشای تاریخی پارتی بکە ڕۆژێک لە ڕۆژان بای نوکە دەرزیەک مساومەی لەسەر قەزیە کوردیەکە نەکردیە. مەسلەی ڕفراندۆم و سەربەخۆیی کە ئێستا لە ئارادایە ئەمە نامانەوێت ئەو دەستکەوتە تەنها بۆ پارتی دیموکراتی کوردستان لە قەڵام بدرێت چکاوە دەستکەوتی خوێنی هەموو شەهیدانی کوردستانە هەموو ئەوانەی لە خەبات بووینە هەموو ئەوانەی قوربانیان داوە و تەواوی ملەتەکەمان ینی بەڕاستی من حەز دەکەم یەک پێ بڵێم بە نەتیجە ئێمە براین ینی ئێمە و زوتنەوەی گۆڕان و کۆمەڵ و یەکگرت و هەمومان لەژێر یەک چەترین باش هەر زیانێک بەو قوارەیە بکەوێت بە هەمومان دەکەوێت بەڵام لەبەر ئەوەی ناحەزانی کوردستان باش دەزانم محرریشی مەسەلە نەتەوەی و نیشتیمانیەکان بە دەرەجەی ئەساس من ناڵێم لایەنەکان تر بەتاکید یەشێتی نیشتیمانی کوردستانیش کەمتری لە پارتی دیموکراتی کوردستان نییە لەو مەسەلە وەلایەنەکانی تریش هەر کەسە بە پێی قوارەی خۆی بۆیە زۆر تەبیعیە پارتی دیموکراتی کوردستان ببێتە ئامانجی ناحەزانی کوردستان یعنی دەبێت ئاگاداری ئەوە بین بەڕێزت باسی برادرانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە چڕی بکەیتەوە بەڵێ ئێمە لە پەکەکە لەگەڵ پەکەکە هیچ کێشەیەکمان نییە ڕێز لە خەباتیان نەگریت تەنها کێش ئەوەیە دەکرێت زوتیاری ئێمە لە بناری قەندیل بۆ ئەوی بگەڕێتەوە چێڵگەی خۆی بچێنێ دارەکانی خۆی پەروەردە بکە ئیجازە لە برادرانی پەکەکە وەربگرێت بە چ حەقێک ئێمە چوین لە ئامەد وا بکەین ئێمە چوین لە کوردستانی تورکیا لە باکووری کوردستان وا بکەین ینی ئێمە پژگیری لە خەباتی پەکەکە دەکەین لە باکووری کوردستان دەکەوە لەگەڵ پەکەکە ئەوەیە خلافی گەورەی ئێمە ئەوەیە ئێمە ئێستا لەو قەناعەتین ئەگە برادرانی پەکەکە دەست لە کاروباری ڕۆژئاوا نەدەن ڕۆژئاوا دەرەنجامێکی باش و ئایندەیەکی باشی دەبێت برادرانی پێدە لەبەرەوەی تەواسولیان لەگە پەکەکە هەیە ناغڵم پێشمەرگەکانی ڕۆژئاوا یە حزبەکانی تر کە ژمارەیان نزیکەی 5 تا 7,000 پێشمەرگەیە لەو وەزع ناسکەدا بگەڕێنەوە پارێزگاری لە خاک و وجود و کیانی کوردی بکەن. باشە سپاس دەکەم یەک کۆمنت هەژار جەمال نووسیوەتی پارتی دیموکراتی کوردستان هەمیشە لەگەڵ یاسادا یەک ناگرنەوە و دژبەیەکن دەبێت سیاسەتی پارتی لەگەڵ یاسادا خۆی بگونجێنێ لەوە گرفتانەیە لەگەڵ یاسادا نەخێر ڕێزم هەیە لە بۆی ئەوەی یاسای بیناکرد لە کوردستان پارتی و جەنابی سەرۆک بارزانی بۆ ئەو ڕۆژەی لە کۆیە بانگەشەی بۆ پڕکردنەوەی ئەو فراغی ئیداریەی پێشێلیەکە ئەگەر پێشیل کرابێ هەموو لایەک سەبەبن پارتی دیموکراتی کوردستان تێدا سەبەب بە بڕیاری مەکتەب سیاسیەوە نەبووە نەخێر لەسەر پارتی حساب نەخێر بزانە تو کار و کاردانەوە بخوێنەوە کار و کاردانەوە بخوێنەوە. زۆر سپاس بۆ ئەحمەدکانی ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان سپاس دەکەم کام شەو میوانی تاوتێبووی ئازانێ نافتی سپاس بۆ ئێوەش سپاس بۆ کۆمنتەکانتان کە هەمیشە گفتوگۆی ئێمە فراوانتر دەکات تا بەرنامێکی دیکە هەر شاد بن. تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان